جان فیدایسون ئەمساڵ حەزمان کرد کە فیستیڤاڵەکەمان تایبەت کە بە ئامادەیەکانی سێسایاقەوە فیستیڤالی ئەمساڵ تایبەت بوو بە ئامادەیەکانی سێسایاقەوە بۆ پێشبڕکێ لە بواری نووسین شێعر شانۆ کاری دەستی ئەو موادانەی کە لە دەرەوە بەکارهاتن خەڵک فڕیانەدا بزانین کێتوانە شتێکی جوانی لێ دروست کات خۆشبەختانە چەندین خوێنکار شتی زۆر جوان زۆر نایابیان کردبوو کە لەوێمە خەڵاتمان پێدان و هاندانێکی زۆر باش بوون کە ساڵانی تر و کاتانی تر ئەمان سەرکەوتوو بن بەڵام لێرە ئێمە خەڵاتی تایبەتین بێ خودمان هەیە لە ڕۆژی جیهانی کتێبە پار ساڵدامان بە حاجێکی جوتیار کە لە کاتی جووتەکەش یا کتێبە خوێنێتەوە ئەم ساڵ دامان بە ژنێک کە لە تەمەنی 43 ساڵی خوێنەواری نەبوو بەڵام لە 43 ساڵیە بە هەوڵ و ماندووبوونی خۆی و ماڵەوەیان خۆی فێری خوێنەواری کرد و ئێستا خوێنەری کتێبە ئێستا توانێت کتێب بخوێنێتەوە 43 ساڵیەوە بانگیان کرد کچێک ماوەتی بێن خوێندن کراوەتەوە بچن بخوێن محلومی پۆلی دوو تا سێمان لەوێ تەواو کرد لە کوردیە بە زۆری کوردی لەوێ خوێندمان و پۆلی پێنجمان تەواو کرد و حەزم لێ زۆرم حەز لە خوێنەواری بوو وەڵای هەمە باشم بەس خوێنن زۆرتر باخی نووسین کەمتر تۆزێک وەڵات لە 43 ساڵیە تا 5 ساڵ بەردەوام بووین